سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی کاکە براهیمتر بەهارە و گژوگیای بەهارە وردە وردە چون بڵێ هەم سروشتەکە جوانەکان بۆ تەندروستی ئەمەش باشە مەوێ سەرەتا لە زاری تۆ ببیستم کە گرنگی گژوگیای بەهاری و بایەختان بە خواردنی ئەم گژوگیا بەهاریانە لەلایەن تاکەوە چییە؟ بسم الله الرحمن الرحیم ژیانی مرۆڤ ئەگەر سەیرکەی چەندێک خواردن مهمە ئەوەندە نەخواردن مهمە واتە لە بەرامبەرە تۆ ئەبێ بزانی چی ئەخۆی و چیش ناخۆی لە بەرامبەرە ئەبێ ئەوەش بزانی کە چەند ئەخۆی بەڕاستی ئەگەر سەیرکەی زۆربەی ئێستا مەعیدە نامراوە بە ماڵی نەخۆشی هەم هۆکاری ئەوەیە کە ئێمە نازانین چیە خۆین واتە شتی باش ناخۆین وەکەی ئەیخۆین و چۆن ئەیخۆین یعنی ئەمانە وەجگە لەوە کە چی هەڵەبژێری ئەیخۆی ئەم بەهارە گەر سەیریکی ئەم زەویە خوای گەورە هەموو شتێکە فەرمێوە خەلەقنا لەکم ما فی الأرض جەمیعا ئەی مرۆڤ من ئەوەی لەسەر زەویایە بۆ ئێوەمان دروست کردووە واتە بەبێ ئەوەی تۆ پێویست بە هیچ شتێک بێ بەڵام ئێستا بەهۆی تەکنەلۆژیاوە شتەکان کراون بە دەرمان و مرۆڤ پێشکەوتووە پزیشک بواری پزیشکی پێشکەوتووە ئەگینا هەرچی کە تۆ پێویستە لەو لە دەرمان لە خواردن هەموو شتێک خوای گەورە لەم زەویایە بۆی دروست کردووی ئەگەر بین ئێستا گیاکان ئەوەندە زۆرن لەوانەیە من نەتوانم لێرە بە تەواوی باسی کەم بەڵام دەست پێ یەکەین لە گیایەک کە هیچ کەسێک گرنگی پێ نایە و لە زۆر کەم خەڵک زانیاریان هەیە لەسەری ئەویش یەکەم گیا حەزەکەم ئەوە هەڵبژێرم کە قەرسیلە قەرسیل بە شێوازی خواردن بەس بە یەک شێواز بەکاری ئەهێنن لە وڵاتی خۆمانە لە هەندێک وڵاتی ترا بە دوو شێواز بەکاردێ قەرسیل یاخود سەرەتا پێشەوەی بیشبێ بە قەرسیل جوانە گەندوم واتە ئەو گەنمەی ئێستا حالیەن کە سەیری ئەو زەویە کێڵراوانە بکەی ئێستا قەرسیلەواتە نزیکی 15 بۆ 20 سانتیم ئەم گەنمە کە چێنراوە بەرز بۆتەوە ئەتوانی ئەژماری کەی کە دکتۆر جەمیل قودسی هەیە کە لە بەریتانیا بەشی خۆراکی تەواو کردووە ناوی ئەنێ بە یەکەم دەرمان بۆ دژ و بۆ چارەسەری شێرپەنجە ئەوەندە بەهێزە و ئینسان ئەگەر بیخوا بیکا بە ژەمێکی یاخود وشکی کاتەوەکو سەڵاتە بەکاری بێنێ یاخود نەخۆشەکان بیکەن بە بەرنامە طبعا نەخۆش فەرقی هەیە و کەسێکی ئاسایش فەرقی هەیە نەخۆشە بێ بڕیار با و مەجبورە کە بەرنامەیەک بۆ ژیانی دانێ بۆ ئەوەی بە ئیزنی خوا ئەو شتە باشانە هەڵبژێرێ و بیکا بە دەرمان بۆ خۆی واتە لە باتی ئەوەی بچێ زەیتێکی خراپ بخوا کە بە هایدرۆجین کراوە زەیتێکی باش بخوا لە باتی ئەوەی بچێ شەکر بخوا خورما و هەنگوون بخوا لە باتی ئەوەی بچێ فاسفودەکان بخوا بێت شتە ئەم گیا بەهاریانە بخوا ئەو وەختە ئەزانێ چ شۆڕشێکی لە ناخی خۆیان پەیدا کردو بۆ بەگژاچوونەوەی تەواوی نەخۆشیەکان وەجگەلەوە بۆ پیری زوو واتە پیریش تەخیرەکە ئەمانەی کە تشە شێرپەنجەن زۆر زۆر بەباشی پێست بە جوانی ئەیەڵێتەوە گرنگی لەسەر بەرگری لەشدا ئەنێ بە گرنگیەکی باش بەهێزیەکە واتە وەک وایە ئەمانە بخۆی وەک وایە تۆ ڤاکسینت لە خۆت دابێ تێگەی کەواتە قەرسیل یەکێکە لە باشترین دەرمانەکان لە هەڕەمی باشیە لە یەکەمایە بۆ بەگژاچوونەوەی شێرپەنجە پێمان خۆش بوو لەبەر ئەوەی بۆ هاوڵاتیانمان زانیاریەکی بەسوود باسکەین کۆمەڵێک دەرمان بۆ شێرپەنجە دوای ئەوە باسی گیابەهاریەکان دێنەوە سەری زۆر باشە دێمە سەر شێرپەنجەمانە بەس بەڵام هاوکاران وێنەیەک دەخەنە سەر شاشەکە گەر تۆش سێریکی بەڕەزە ئەمە سوودی چییە؟ بەڕەزا بۆ پاککردنەوەی گورچیلە لە کوێشەیە ببوورە بەڕەزا لە ئێستا بڕۆ لە خوورماڵ لەسەر جادەدانراوە لەسەر شەقامەکان ئەفرۆشێ باشە لە منتیقەی سۆران زۆر زۆرە لە هەولێریش هەیە چکە لە شەقلاوە ئەوانەوە بۆی ئەهێنن باشە کەرەز هەیە و بەڕەزا هەیە لەیەک خانەوادن بەڕەزا بۆ پاکردنەوەی گورچیلە زۆر باش ئەوە تاموبۆنێکی زۆر خۆشی هەیە هەموو گیاکانیش ئەلیافیان تایە کە چالاکی ڕیخۆڵە زیاد ئەکەن و دشی قۆڵۆنن ئێمە قۆڵۆن بە چاوێکی طبعا ئەگەر سیرکەی لەواچێ لە 100 دکتۆرەکانیش نەکار خەڵکی سادە لە 190 خەڵکی عام لە 195 قۆڵۆنی هەبێ لە 180 دکتۆرەکانیش قۆڵۆنیان هەیە چونکە بازێکیان مەسەلەن تایەک و دوی شەو نەخۆشە بینن ئەمە هۆکاری قۆڵۆنە بیرکردنەوە خواردن نەخواردن ئاو نەخواردنەوە هەناسەدانی پێویست
یعنی ئەگەر تۆ میکانیزمێک بۆ ژیانی خۆت دانی تەنها یەک تۆز ورد بیتەوە ئەتوانیت یعنی پەنا بەخوا خۆت لە زۆربەی نەخۆشیەکان نەجات بێ کە ئێستا تازەترین لێکۆڵینەوە ئەڵێ یەکێک لە هۆکارەکانی MSیش قۆڵۆن و نەبوونی شارەکی بەڕەزا خۆشە ئەتوانرێ لەگەڵ زەڵاتایابی خۆی من خۆم لەگەڵ نانخواردنە لەگەڵ نانە بەکارێنم وەکو سەوزە بەڵێ ئەشتوانی بیکوڵێنی ئاوەکەی بخۆی ئەشتوانرێ ئێمە ئێستا چەند معمەلێ هەیە لە کوردستانە ئاوتکە گرین ئەتوانی بە شێوەی ئاوتک بەکاری بێنی توەوە بەڵام سوودەکانیانە گۆڕێت بە شێوازی بەکار هەر هەمووی سوودی خۆی هەیە و چاکە بەڵام وشک بکرێتەوە بەهاردرێ یا ورد بکرێ نەشهاڕێ لەگەڵ ماستا تێکەڵ بکرێ لە هەر هەموو شێوازەکان سوودی زیاترە دوای ئەو خواردنەوەی عەرەقەکەیەتی دوای ئەو بە سەوزەی باشەکە بیخۆی ئەو جا وتمان کەرەز هەیە کەرەزیش هەر لەو خانەوادەیە بەڵام کەرەز ئەتوانی ناوی بنی بە دەرمانە سەرسوڕهێنەرەکە تەسەورەکەی بۆی هەیە بەیانی پەرداخێوارە پەرداخی لە ئاوەکەی بخۆی بەردی گوچی لە هەتا 8 ملیمیش کە قوتری حال بخۆی 8 ملیمە بەو دوو پەرداخە نەجاتت بێ ئەوەندە بەهێزە بۆ بکە کاکە برایم گەپڵە گەپڵە یەکێکە لە خواردنەک یعنی باشەکان و زۆربەی خەڵک پێی ئاشنایە گەپڵە مادەیەکی زۆر بە سوودی تایە بۆ قۆڵۆن کەوتمان کە باسمان کرد چالاکی ڕێخۆڵە زیادەکە ئەلیافی تایە ئەنجا کلۆرۆفیلی تایە ئەنجا ینی بەسوودە بۆ پێست بۆ قش بۆ ڕیخۆڵە بۆ مەناعە باشە کاکە برایم ئەف قسەشەکەی بەس ئەوەی لەسەر شاشەکە دەرەکەی تۆ زێ لە ڕێواز شەچێ بەڵێ ئەمە آخر زۆر وردە کە لەسەر شاشەکە ڕێواز گەورەیە بەڵام تۆکانیان نزیکە لەیەکەوە و ڕەنگیشیان تۆزێک سوورباویان تایە هەردووکیان ئەوە بۆیە کە جەناب دوای ئیبینی کە لە ئەوە بچێت لە ڕێواز شێ سوودی گەپڵە تاو باسمان کرد زۆر باشە ئەتوانین باشە ئەگەر وتمان لە ڕێواسی شەچێ گەر هەرێکسەر باسی سوودەکانی ڕاستیشمان بۆ بکەیت ڕێواز ڤیتامین سی زۆر باشی تایە بۆ بەرگری زۆر باشە و ئەگەر بێیت و ئاوی ڕێواز بگری لەگەڵ سپیاوی قەڵاییە تێکەڵی کەیبیە لێ دەموچاو زۆر پێستی ڕێواز سپیاوی قەڵایی تێکەڵ یەکەی جوان ئەیە لێ دەموچاو زۆر پێست جوانەکە یانی تەسەورەکەی بە یەک لێدان فەرقی پێەکەی ڕێگی ڕێواز چارەسەرە لە ینی زۆربەی حەکیمەکان و لە کوردەوالیشا و زۆربەی شێخانی خانەدانی بیارش بەکاریان هێناوە بۆ چارەسەری شەکرە و زۆر نەخۆشی تریش یعنی ڕێگی ڕێواز زۆر تاڵە بۆ شەکرە و زەخت و زۆر نەخۆشی تریش باشە کاردوو ئێستا هەم زۆرە هەم ئەشمانە بزانین سوودەکەی چییە کاردوو سوودەکەی یەکێک لە شتە دیارەکانی لە ناو کاردوایە یۆدە یۆدیش لە ئینسانە معجزە دروستەکە چونکە تۆ سوکانی ئینسان غودەکانە غودەکان زۆر بەهێزەکە ئەمە یەکێکە لە چارەسەرە زۆر باشەکان بۆ غودە بەڵام وەکو باسمان کرد کاردوو ئەگەر ئاوابی خۆی تۆزێک زمان ئەبڕێ باشترە لەگەڵ ترش و لەگەڵ نیسک و یا هەر شتێکا کە خۆت پێشخۆش ترشەکەی ئەبێت یابێ بکوڵێنرێ ئەنجام بخورێ ئەو بەڕاستە خۆ نەخورێ زۆر باش ئەگەر بەڕاستە خۆ بخورێ ئەشێ ژەهراوی بیت زمانت ئازیێتەکە و زمانت ئەبڕێ زۆر باشە کە باسی گیابەهارەکانەکەنی تر کوردی خۆمان ئەکسەر حەزمان لە کرد و لا تۆڵکە و ئەم شتانەیە ئەمانوێ باسی ئەمەشمان بۆ بکەی کاکە برایم سوودەکانیان چۆن و چۆنیش بخورێن دروستە هەندێک جار لای خۆمان سوور دەکرێنەوە مانە شێوازێکی دروستی خواردنی ئەم بەرهەمانن بە هەموو شێوازێک بخورێ سوودی هەیە بەڵام کوڵانەکەی لە هەمووی باشترە و طبعا گوناحەکە تۆ قنیر ئەکوڵێنی کە ئامادەیەکەی بۆ قنیرماسی یاخود بۆ هەر بە کوڵاوی بخۆی ئاوەکەی بڕێژی من شخصی خۆم یەکسەر یەک پەرداخی لێ ئەخۆمەوە چونکە بەرگری زۆر بەهێزەکە و لە هەمویان دەوڵەمەندترە بۆ قۆڵۆن ڕیشاڵی زۆری تایە نێر ئەوجا تۆڵەکە ئەگەر بین هەر ئەم بەرنامەیە تەرخان کەین بە تۆڵەکە ناتوانین سوودەکانی بە تەواوی باسکەین جارە فریاش ناکەین بەڵێ جا تۆڵەکە ئەگەر ئافرەت بیکوڵێنێ و لە ئاوەکەی دانیشێ ئاوساوی ڕەحم نایڵێ و ڕەحمیش زۆر پاکات و ئیلتیهابیشی نایڵێ بیکوڵێنی و لە ئاوەکەی دانیشێ بەڵێ بۆ خانمان لەناو ئاوەکەی دانیشێ ئەتوانێت مەسەلەن ئەوەندە مەسەلەن نزیکی کیلۆیە کەمتر بکوڵێنێ لەناو 5-6 لیتر ئاوە جوان بکوڵێ دوای ئەوە تۆڵەکەکە دەربێنێ
دوای ئەو لەو ئاوا کە شلەتێن بێ چارەکێ بۆ 20 دقەدانیشێ ڕاستەوخۆ یعنی بۆ برینی بۆ حساسێتی بۆ ئیلتیهابی بۆ ئاوسانی ڕەحم و دیوارەکانی زۆر بەسوودا. ئەو جا یەکێکە لەو گیانەی کە جگەر پاکاتەوە کە ئێمە جگەر گەورەترین دوای پێست گەورەترین ئەندامە و ئیشێکی زۆر زۆر و زەختێکی زۆر زۆر هەرچی ئێمە ئەیخۆین و ئەوە ئەکەین بۆ ئەندامەکانی کە جگەر پاکێکاتەوە و ئەو تۆڵەکەیە جگەر پاکاتەوە. واتە ئەو کەسانەی کە نەخۆشیەکان بەتایبەت لەم بەهارەیە تووشی نەخۆشی حساسیەتی پێست ئەبن یاخود سەدەفیان هەیە یاخود ئەکزیمایان هەیە یاخود هەر خورانیەکیان هەیە یاخود لیریان هەیە خواردنی تۆڵەکە یەکێکە لەو دەرمانانەی کە وەکو دەرمان ئەتوانین ئەکزیما و شتاگەر ئاوەکەشی بەکاربێنین هەر ئیسفادەیە بێ زۆر بەڵێ زۆر بەڵام ئێمە دەرمانی ئامادەکراومان هەیە بۆ دەرەوە ئەتوانرێ مەسەلەن زەیتی ئەرگان زەیتی ئەڤەگادۆ زەیتی بادەم زەیتی گوێزهندی بادەمی شیرین طبعاً ئەمانە بەسوودن بۆ دەرەوە بەکاری بێنی و ئەوانە ڕێنمایی زۆرە مەسەلەن بە کەسەکە دوورکەوێتەوە لە هەموو پاکەرەوەیەک کە بۆ خۆشی هەتا ئەوانەی بۆ لەشی خۆی بەکارێنێ بۆ شوشتن ئەبێ مادەی کیمیاویتیانە بێ و تەواو سروشتی بێ ڕاستەوخۆ فەرقی پێەکە. زۆر باشە با باسی سوورە بنە بکەین ئەمە چیە و سوودەکەی چییە؟ تۆڵەکە زۆری ماوە بەس بەڵێ با باسی سوورە بنە بکەین. سوورە بنەش یەکێکە لە دەرمانە هەرە بەهێزەکان بۆ بەردی گورچیلە و خواردنێکی خۆشیشە لە مەریوان لە سەبقز لە هەمووی هەر سووریەکەنەوە ئەی کوڵێنن بە هەموو شێوازەکان ئەتوانن بخۆن. دەباشە وەڵام حەزەکەم بینەوە سەر تۆڵەکە مادام سوودی زۆری. تۆڵەکە حەکیمێک هەبووە حەکیمینیان پێوتۆ لەم دیو ئەم شاخەش هەر باشەر کە هەبووە پێشمەرگە قاچی لە هینا ڕەش بۆتەوە لە بەفرا هاتۆ بەس بە تۆڵەکە چارەسەری کردووە هەم بە پێدانی هەم بە ئەوە هەم بە لێدانی و ینی بۆ نەخۆشیە پێستیەکان ئەتوانین لە یەکەم دەرمانە ینی ناوی بنی بۆ نەخۆشیە پێستیەکان بۆ تەواوی نەخۆشیە پێستیەکان بۆ بەرگری لەش بە تەواوی بەهێزەکە و جگەر ئینسان ئەگەر تەبعی گەرم بێ سارد دێکاتەوە ینی تەبع گەرمەکان دایمە تایان هەیە مەسەلەن تاش نایڵێ باشە بۆ ئەوانە زۆر زۆر بەسوودە بۆ کۆکا بۆ حساسیەت بۆ سنگیش وتمان حساسیەتی پێست ئەوە جیایە بۆ سنگیش بەسوودە و ئەگەر تۆ گوڵەکەی پێگا گوڵێکی مۆری هەیەڵی گوڵی وەنەوشەیە لەگەڵ خۆی ئاتێکەڵی کەیتەوە وەکو چادەمیکەی بیخۆی بۆ تەواوی ئەو نەخۆشیانە زۆر بەسوودە. زۆر باشە. گێلاخە گێلاخە زانیاری زۆرم لەسەری نییە تەنها ئەوەیە کە ئلیافی زۆری تایە بۆ ناو ڕیخۆڵەکان بە تایبەتی پاکەرەوەیکی باشە زۆر زۆر باشە ینی ملەین و مساهلە ئەو دوانی بە تەواوی کە 100% دڵنیام کە قەبزی و غازات و ئیلتیابی ڕیخۆڵە نایڵێ. زۆر باشە. ئەمەی سەر شاشەکە سێری بکەیت و پێمان بڵێ ئەوە خوژە ئەویش خواردنێکی بەسوودە بەڵام یەکێک لەوانەی کە جێگەی سەرسوورمانە مادەیەکی جێلاتینی تایە پێشتر بەکار هاتووە ڕەگەکەی پێ ئەوترێ سرێش بۆ دووماڵ بە کۆکردنەوەی دووماڵ و هەر ئیلتیهابێ لە پێستا بێ بیخەیتە سەری کۆیەکاتەوە ئەێنێتە دەرەوە جوان کۆیەکاتەوە ئێنێتە دەرەوە هەر ئەیکوتی جوان کە وشکەکرێتەوە ئەیکوتی لەگەڵ ئاوا تێکەڵی ئەەکەی مادێکی وەکو جێلاتینی دروستە بێ مادێکی لینچ و هەم ئەم مادە لینجە لە کۆنا بەکار هاتووە بۆ فەرش کە ناویانە بە ینی ئەوەندە چەسپاندنەکەی بەهێزە ئەتوانی وەکو چەسب بەکاری بێنی لە بواری پیشەسازیە. زۆر باشە. باسی پەڵپینەوە بکە. پەڵپینە خۆشبەختانە ئێستا وای لێ هاتووە دکتۆرەکانی خەستخانەی هیواش تەوسیە و ئامۆژگاری نەخۆشەکانەکەن کە بیخۆن ئەوەندە بەهێزە بۆ شێرپەنجە و لە هەمان کاتە پەڵپینە تقریبا لەواچێ مانگە 2 مانگکە پێ بگا یا 2 مانگکە پێگا بۆچی خوای گەورە لە گەرمایە دروستی کردووە لەبەر ئەوەی پلەی گەرمی لەش دابەزێنێ ینی تۆ چەندێک گەرماتە پەڵپینە بخۆی هەست بە گەرمایەکی وە بۆ شێوە ناکەی بەڵێ ئەنجا بەڵام بۆ کەسانی کە سکیانە چێ نابێ بیخۆن چکە خۆی قەبزی نایڵە و بەلای سکچوونە ئەیبا نەک سکچوونێکی بەهێز تەنها بۆ پاکردنەوەی ڕیخۆڵەکان. باشە. گۆزروان ئەتوانی بەکاری بێنی لە بواری جیهازی تەنەفوسی هەناسەدان زۆر گرنگە بۆ کۆکە بۆ حساسیەتی سنگ بۆ ڕەبۆ بۆ ئەمانە بەڵام بە هەمان شێوە ئەتوانی بیکوڵێنیت و ئاوەکەی خۆی زیاتر وشک بکرێتەوە باشە وشک بکرێتەوە بخورەیە خۆ دەتوانێت زۆر جوان ئەگەر بێژانەوە ئەوی بکرێ
نزیکی سێ چوار جارێک ببێژیتەوە توانی بە کەپسولیش بخۆی بەڵام باشترینی وتمان ئاوا ئەکوڵێنرێ و بەکاریش دێ وەکو خواردن باشترینی ئەوەیە بە شێوەی کوڵاندن یاخود عەرەقەکەی بخۆی بەڵام یەکشت ماوە کە گوڵی گۆزروانە گوڵی گۆزروان لە بواری نەخۆشەکانی مێشک و دەمارە بەکاردێ زۆر گرنگە یانی ئەگەر ئێستا چایەکی لێ بخۆی یەک سەعاتێکە هەست بە ئارامیەک و خۆشیەکی زۆرەکەی سترێس و بەڵێ فشاری دەرونی و سترێست لەسەر نایڵێ و دایە بزێنێ بە هەمان کاتە من یەکێکە لەو دەرمانەیە کە بەکارێنم بۆ نەخۆشی فێ واتە سەرع کە ئەو نەخۆشانەی کە چەندین دیپاکین و ئەو تیگریتۆڵ مادانەی کە زۆر بەهێزە ئەیانە نەبی خۆن کارەبایاتی مێشک ڕێکە خاتەوە ئەمە کەم نییە کارەبایاتی مێشک ڕێکە خاتەوە ئەو نەخۆشانی کە سەرعیان هەیە بەهۆی تێکچوونی کارەبایاتێکەوە کە بەو شێوە فێیان لێ دێ و یا ئەکەون یاخود کە گیانیان ڕقەبێ بۆ ماوەیەک و دوایی چاکە بنەوە ئەمە ئەو نەخۆشی ئەگەر بە جوانی بیخۆن تەمان ئەگەر یەک دوو مادێکەش هەیە تێکەڵێکی لەگەڵا بەهێزترە بێ وەکو دەرمان بەڵام هەر خۆشی بکورێ و گوڵەکەی سوودێکی باشی لێ بنرێ زۆر باشە ئەو ڕۆکەی کێسە دێتە سەر شاشەکە کاکی برایم ئەو کارن بۆمان دەخەنە سەری ئەمە بە کوردی پێوترە کڵاوەجنۆکە بەڵێ ئەمە زۆر کەم کەسەی ناسێ لێرە زیاتری بە ئەوە نەبێ زۆر خۆم بە خەڵکم ناساندووە ئەمە زۆر مهمە بەڕاستی گەنجینەیەکی نەبراوەیە ئەمە بە تایبەت لە ناوچەی یاخود ئەشکەوت یاخود ناوچە ئاودار و شێدارەکانە هەیە و عمریشی زۆر کورتە بە هەمووی ئەگەر دوو مانگ هەبێت یا ئەگەر شوێنەکە هەر ئاودار و ئەوانە بێت لە هاوینیشە هەیە ئەگەر ئەشکەوت بێ و ئەوە بێ بەڵام هەر ئەوەندە ماوەیە خۆر لێدا نامێنێ ئەمە بە ئینگلیزی پێوترێت گواتە کوالە بە عەرەبیش پێتان خواتە کوالە ئەمە بۆ بەهێزکردنی زاکیرە کە ئەمڕۆ هەرچی دەمەکاتەوەڵێ بەخوا مێشکم باش نییە بۆ زاکیرە زۆر بەهێزە تەسەورەکەی سێ چوار ڕۆژ پێنج ڕۆژ بیخۆی هەستی پێەکەی و بۆ نەخۆشیەکانی جەڵدەی دەماغ بەڕاستی بەسوودە یعنی ئەتوانی بیکەی بە دەرمان و زۆر بەسوودە بەڵام زۆر بە زەحمەت من لەم چەند ڕۆژات چوین لە شاخێک لە هەورامان 10 کیلۆم کرد 1 کیلۆ وشکی تیانە بوو یعنی زۆر بە زەحمەت کۆ بێتەوە ئاوێکی زۆری تیا مادێکی زۆری تایە بۆ بەهێزکردنی یادەوەری و بۆ جەڵدەی دەماغ ئەیڵێمەوە چونکە ئەوەندە سوودی هەیە مەگەر کەسەکە بیخوا و ئەو جابزانی چییە ئەنجامزانێت چییە باشان دەجا لە جاتی سەڵق تریشە بەکارهێنین سوودی ئەمە چییە لە جاتی سەڵق چی بەکاری بۆ پراخ تریشە پێم وایە هازی پێڵێن وڵی ناوەکان منیش بە تریشە نازانم چونکە ناوەکان بەڕاستی لێرە لە هەولێر لە هەر شوێنە ینی هەندێک لە گیاکان لە هەموو شوێنە ناوێکی هەیە جیاوازە سوودی چی ئەمەن وتم نازانم زۆر باش ئافو نەزانین عیب نییە ئەو کاتە گرنگە کە ئینسان نەیزانی بڵێ نازانم زۆر باشە کە من ناوی تریشەکەم نەویست زۆر باشە کاک برایم سڵخ و گەڵامێ و ئەویش بە هەمان شێویان لە بەهارا خواستێکی زۆری لەسەر لە لای خەڵکی ئەمانە سوودیان چێ بە تایبەتی بە لەسەر گەڵامێ و بمێنینەوە گەڵامێ و ئەگەر گەڵاکە لێ ئەەکەیتەوە لەو کاتە چەند قەتر ئاوێک دێت لەوانەیە یعنی بیێ لەو شوێنەی کە مووی زۆر زەعیفە و بێنێتەوە گەڵامێ و زۆر بەهێزە بۆ مو و بۆ ناوسک زۆر باشە و بۆ بەرگری لەش زۆر باشە و ڤیتامین سیشی تایە کەواتە بەرگریەکە زۆر بەهێزەکە و یارمەتی دەرە ئەو مادانی کە لەگەڵ گەڵامێەوە ئایخۆی مەسەلەن برنج هەندێک لەبەرەوە کاربۆهیدراتی زۆرە زیانی هەیە بۆ نەخۆشی شەکرە زیانی هەیە و بۆ هەموو کەسێک هەر کەمێک زیانی هەیە ئەو زیانی ئەو برنجەش کەمەکاتەوە گەڵامێەوەکە زۆر باشە چاوبازەمان بۆ باسکەی چاوبازە هەم ئەچێتەوە بابەتی نەخۆشیەکانی جگەر و پێست و ئەوە لە دنیاە مادەیەکی فعالی تایە بەکاردێ لە بەریتانیا لە ئێران لە هەموو دنیاە پێوترێت سلیمارین ئەم سلیمارینە مادە فعالەکەی ناوێتی کە بەکاردێ بۆ پاکردنەوەی جگەر و نەهێشتنی حساسێت و سەدەف و ئەگزیما و برین و بۆ ئەمانە سوودێکی زۆر باشی هەیە باشە کاکی برایم هەندێک جارانی کە ئەم گژوگیانە بەردەستی تاک دەکەوێت بێ ئەوەی ینی بیکوڵێنە یان سووری کاتەوە یان بە هەڵ ڕێگایەکی تر یەکسەر ڕاستە خۆ دەیخوا ئەمە ئەکری هەندێک جار ببێتە هۆی ژەهراوی بوونی تاکەکە ئەگەر بە شێوازێکی دروست بەکارنێنرێت خۆشبەختانە زۆربەی ئەو گیانەی کە ژەهراویە خوای گەورەمە تامێکی تێکردووە کە ناتوانری بیخۆی نەخورێ مەسەلەن خۆ ئێمە باباسی ژەهرەکەین باباسی سادەترین شتکەین
بادەمی تاڵە زانی زەهرە بادەمی تاڵ بەڵێ یعنی ئەڵێ نۆدەنکی بۆ کوشتنی مناڵێک بەسە بەڵام خوای گەورە تامێکی دروست کردووە ئەبێ زۆر تەوسیە بکرێ پێی بتوێت کە زۆر باشە ئەو وەختە کە بۆ شەکرە زۆر باشە بۆ زەخت زۆر باشە بۆ شلکردنەوەی خوێن زۆر باشە بۆ قژ و بۆ پێست زۆر باشە بەڵام ئەو مادەی ژەهراویە گوژاڵک زەهراویە بەڵام زەهری گوژاڵک زۆر بەهێزە بە هەمان کات ئەویش دەستی لێزان و دەستی حەکیم و ڕووەکناسی باش ئەکرێ بە دەرمانێک کە لە زۆر بوارە سوودی هەیە گوژاڵک ئەتوانم بڵێم هیچی کەم نییە لەو کیانەی کە باسمان کرد بەڵام بە جورعە واتە بە کەمیەتێکی مناسب ئەگەر زۆر لێدا بە نەخۆشەکە هەم عەزێتی ڕیخۆڵ و مەعیدەیە چاودێری حەکیمەکانە بەڵێ چونکە زەخت ئەوەندەدا بەزێنێ ڕێک تەختی عەرزت دەکا شەکرە ئەوەندەدا بەزێنێ عەزێتت دەکا ئەوەندەس کە دەچێنێت تەحەمولی ناکەی ئاوی لەشت نایەڵێ گورچیلەت بێهێزەکە بەڵام بە جورعەیەکی کەم وەگیامان هەیە بۆ هاوسەنگی ئەم زەهرانە دێت هاوسەنگەکە ئەبێ بە سوودێک زۆر مثلا ماسی کە ئاوا بیخۆ بە تەنیا زەرەری هەیە ماسی کەیتر هەموو کەس تەوسیەکە کە دکتۆر تەوسیەکە بیخۆ بۆچی لەبەر ئەوە ماسی بە تایبەت بۆ خواردنی نەخۆشەکانی سەدەف و ئەکزیما باش نییە و نەخۆشی MS ئەگەر بەیانی ماسی بخوا بۆ عەسر تێکێدا بە تەواوی تێکێدا چونکە ماسی تەبعی ساردە ساردەکەی ماسی سارد و تەڕە سارد و تەڕەکەی ئەوەندە بەهێزە جسم سار دەکاتەوە نەخۆشی MSش خۆی لە ساردیەوە ساردە و لە ساردیەوە تووشە بێ بەیانی بیخوا عەسر تووشی کێشەیەکا و بێتاقەت و بێهێزیەکا و تەسیرێکی وای لەسەردانێ لەسەر مێشک و دەماری کە بەڵام ئەمەش دووبارە هەموو شتەکان کەوتمان مصلیحی هەیە واتە چاکسازی هەیە چاکسازی ماسیش خوورمایە خورما گەرم و تەڕە دێت خورما خۆی لەگەڵ ماسیەکەیە کێشەی ماسیەکە نایەڵێ زۆر باشە من حەزەکەم زیاتر جەخت لەسەر ئەو گیانە بۆ ئێمە بکەیتەوە کە بۆ شێرپەنجە بەسوودە تۆ باسی پەڵپێنەوە کرد کە سوودی ئەبێ بەڵام ئەمەوە باسی ئەو گیانەمان بۆ بکەی کە دەشێ بە بەکارهێنانیان هەم تووشی شێرپەنجە نەبین هەم توش بوانیش تا ڕادەیەک چارەسەر بکات وتمان قەرسیل کەوە لە قەرسیل و پەڵپێنەمان باس بەڵێ بەڵام لە یەک شتم بیر چوو هەر ئەو جوانە گەندمە لە خۆمان کەوتمان بە شێوەی خواردن ئەکرێ بە سەمەنی نازانم بیستۆیان نە ئەگەر لە ماڵێکە خواردنەکە تەخیر بێ ئەڵێن ئەوە چییە خۆ سەمەنی نییە سەمەنی 10 سەعاتی ڕێکی ئەوێ بۆ ئەی بێ بە سەمەنی 10 سەعات ئەبێ بکوڵێنرێ سەمەنیش هەرێکێکە لەو دەرمانانەی کە دشی شێرپەنجەیە گراڤیۆلا میوەیەکە ئێستا لە لای خۆشمان هەیە یەکێکە لەوانەی کە لە دنیاە ناوبانگی هەیە پێوترێ قشتا ئەڵەی بەری سنەوبەرە بەس بە سەوزی و بە گەورەی مانگۆ و گراڤیۆلا ئەمانە لە پەنایەکە تقریبەن وجودیان هەیە باشە ئەم گراڤیۆلایە ئەتوانی حتا تۆکڵەکەی وشکەیتەوە ناوکێکی هەیە گەورەیە ئەڵەی ناوکی هەنگی دنیاە ناوکەکەی لێلابەی مادە سپیەکەی مادە سەوزەکەی دەرمانی شێرپەنجەیە زۆر باشە کاک ئیبراهیم چەندین جۆرگیا هەیە تر لە هەرێمی کوردستان لەم بەهارەیە تر سەوزە بێت و سیدی زۆریان هەیەگەر تا بەینی دانیشتنیە پرۆگرامەکەمان تایبەت کردایە هەر گیامە هەر سوودێمە باسی بەڵام یارە بۆ هینەمانی کاتەکەەوەی مەکۆتای بە گفتوگەکەمانین زۆر سپاس بۆ تەواوی زانێ